خانمەنووسەری ئەمریکایی و داکۆکی کار لە مافی خاوەن پێداویستی تایبەت هێڵن کلەر دەڵێت گەشتبینی ئەو باوەڕەیە بۆ گەیشتن بەدەستکەوت هیچ شتێک بەبێ هیوا و متمانە ئەنجام نادرێت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. پاشکردنەوەی وەرزی نمایشەکان بە یەکەم کاری ئاوازدانەرێکی ڕەشپێستی ئۆپێرایی بەرنامەکە نمایشکرا لەگەڵ هونەرمەندێکی فەڕەنسی بۆ یەکەم جار لە بری ئیتاڵی دەستیان پێکرد بۆ نمایشکردنی بەرهەمێکی نوێ داستان ئامێز دامەزراوەی ڕۆشنبیری نیویۆرک هەنگاوی ناوە بۆ ڕاکێشانی دەنگ و نمایشی ئۆپێرایی نوێ بە شێوازێکی مۆدێرن. یەکێک لەو شتانەی شاری نیویۆرکی پێناسراوە ئۆپرایە. ئۆپرا جۆرێکی شانۆیە کە میوزیک بەشێکی سەرەکیەتی. دوای ماوەیەک لە داخران بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئۆپرای مێترۆپۆلیتان لە نیویۆرک دەرگای بەڕووی سەردانکەراندا کردەوە. یەکێک لەو ئۆپرایانەی خراونەتە خشتەی پێشکەشکردنەوە شاکارێکی فەڕەنسیە بە ناوی دان کارلۆس کە لەلایەن ژوسێپی ڤێردیەوە بەرهەمێنراوە. ڤێردی بەرهەمێنەرێکی ئۆپرای ئیتاڵی بوو کە لە کۆتاییەکانی سەدەی 19دا لە ژێردەسەڵاتی ئیمپراتۆریەتی فەڕەنسیدا ئۆپرای بە زمانی فەڕەنسی دەنووسی. هەرنەک ئەمە یەکەم جارە دان کارلۆس بە زمانی ئۆریجیناڵی خۆی کە فەڕەنسیە نمایش دەکەین بەڵکو بەرهەمهێنانێکی تەواو نوێیە و ستافێکی بێوێنەی هەیە. بەڕێوەبەرەکەی ئاپرا مێترۆپۆلیتان دەڵێت خواست بۆ سیرکردنی ئۆپرا لە نێو گەنجاندا زیادی کردووە. بەهۆی پرۆگرامە جیاوازەکانمان و کارە نوێیەکانمانەوە کە پێشکەشی دەکەین سەردانکەری گەنجترمان بۆ هاتووە. 2000 کاتێک کە جەماوەرە بە تەمەنتەرەکەمان دەگەڕێنەوە کاتێک کە ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی پێدێت ئامادەبووی زۆر زیاترمان دەبێت لەوەی کە پێشتر هەمان بوو. چیرۆکی ئاپرای دان کارلۆس لە شانۆنامەیەکی نووسەری ئەڵمانی فرێدریک شیلەرەوە وەرگیراوە کە باسی ململانەکانی ژیانی شازادەیەکی سەدەی 16م بە ناوی کارلۆس دەکات. کارلۆس دەستگیرانێکی هەیە بە ناوی ئیلیزابێت. بەڵام یەکێک لە بەندەکانی ڕێکەوتنێکی ئاشتی بۆ کۆتاییهێنان بە شەڕی ئیتالیای ساڵی 1551-1559 ئەوەیە ئیلیزابێت واز لە کارلۆس بهێنێت و لە ژیاتی شوو بە باوکی دەستگیرانەکەی بکات. کارمان لێرە بریتیە لە هێشتنەوەی موزیکەکە و پاراستنی نەریتەکە وەک خۆیەتی. ڕۆڵی من و پێگەی من هێشتنەوەی موزیکەکەیە. هەستی من لەسەری ئەوەیە کە ئەمە واتە نەریت. نەریت شوێنی خۆی هەیە وەکو چۆن شتە نوێەکان شوێنی خۆیان هەیە. ئاپرای دان کارلۆس کە لە 5 بەش پێکاتووە دەیان ساڵە بە زمانی ئیتالی و ژێرنووسی ئینگلیزی لە نیویۆرک نمایش دەکرێت. بەڵام ئەمە یەکەم جارە بە زمانە ئۆریژناڵەکەی کە فەڕەنسیە بخرێتە ڕوو. دەرهێنەری دە بەڵگە فیلمە و بەشداری کردووە لە چەندین فیستیڤاڵی جیهانی و ناوخۆیدا. زیاد لە 21 ساڵە لە بواری پرۆدەکشن و فیلمسازی و دەرهێناندا کاری کردووە. ئیشی کردووە لە 31 بەڵگە فیلمدا و لە چەندین کورتە فیلم و سازکردنی کلیپدا. کاری ڤیدۆیی بۆ سەدان بەرنامەی تەلەڤیزۆنی ساز کردووە هەر لە بەرنامەی کۆمەڵایەتیەوە تا منداڵان و بەرنامەی ئەدەبی و ڕۆشنبیری و ئابووری. کاری ڤیدۆیی بۆ 40 فیستیڤاڵ و پرۆگرامی موزیکی ساز کردووە. ئەم کاتت باش ژێ کامل. سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بەسەرکردنەوەی جەنابتان. زۆر سپاس دەکەم. هەڵبەت دەمەوێت بەوە دەست پێ بکەین. بینینی ئەو فیلمە دۆکەمنتاری تۆ سەبارەت بە کوردانی میسر بەڕاستی جێی سەرنجم بوو و زۆر چێژم لێ بینی بە حکمیەوەی کە زۆر کەم ئیشی دۆکەمنتاری کراوە لەسەر دەرەوەی کوردستان، لەسەر دەرەوەی ئەو شوێنەی کە نیشتەجێی کووردە. زۆر گرنگە لە وڵاتێکی دیکەوە بتوانی ئیشێکی دۆکەمنتاری و بەڵگەی بکەیت و ورد بچیتە ناو بابەتێکەوە کە یەکێکە لە خەمەکانی کورد کە چۆن ژیاون
لە میسر هاوکات مێژویان لە میسر پێم خۆشە بۆمان باسکەی ئەو ئیشە بەڵگەنامەیەت ئەو فیلمە بەڵگەنامەیە کە تاوت کرد. من سەرەتا دەستخۆشی بۆ جەنابەت کاگاسۆ و دەستخۆشی بۆ ئەو ستافە جوانە و دەستخۆشی بۆ هەموو بینەرانی ئەم کەناڵە جوانە. من ڕاستەکەی لە ساڵی 2010 بوو لە وڵاتی میسر کە لەوێ نیشتەجێ بووم، یان بۆ ماوەی چەند ساڵێک لەوێ نیشتەجێ بووم. بەرکەوتنێکی زۆرم هەبوو لەگەڵ ئەم کوردانە لە وڵاتی میسرە. بەس دواتر بیرم کردەوە کە ئایا ئەکرێت من ئەم کەسانی کە لەم وڵاتەیە نیشتەجێن لە ئەو کوردانی کە لە سەردەمانێکی پێشوو ڕابردووە چوونەتە ئەوێ و ئەو کوردانی کە لە ئێستایە بەرەو وڵاتی میسر ئەچنە ئەوێ و نیشتەجێ ئەبن لەوێ ئایا لە ڕێگەی خوێندنی زانکۆوە بێت یاخود لە ڕێگەی ژیانی کار و پیشەی خۆیانەوە بێت. حەزم کرد کە ئەم ئیشانە هەمووی کۆکەمەوە بیکەمە فیلمێکی بەڵگەیی کە میلەتەکەمان کە میلەتی کووردە کە سوودی لێ ببین و کە بزانن کورد نەک بۆتە 4 پارچە، کورد بۆتە چەندین پارچەوە، یعنی لە هەر وڵاتێکە لەم جیهانەیە بگەڕێن کوردی تایە. من ڕاستەکەی کە دەستم کرد بەم ئیشە سەرەتا هەستان بە گەڕانی ئەو ناوچانی کە کوردی تیان نیشتەجێ بووم. کوردەکان زۆرترینی لەوێ لە ناوچەکانی باشووری میسر کە خۆیان بە سەعید بانگەکان یا ئەسوان کە شاری ئەسوانە، یاخود لە شمالی قاهیرە لە منتیقەی مانسوورە و هەروە بێتەوە زەقازیق و ئەم منتیقانە کوردێکی زۆر نیشتەجێ. هەستام بە دروستکردنی ئەم فیلمە. ڕاستەکەی ئەم فیلمە من ناکرێت بڵم هەر خۆم تەنیا کەس بووم کە ئەم فیلمەم دروست کرد، بەڵکو هەنێ هاوڕێ و هەنێ کەسایەتی و هەنێ دۆست و ناسیاوی نزیک لەمنەوە هەستان یارمەتیان نام بە کۆکردنەوەی بەڵگەکان. من بەڵگەکانم کۆکردەوە، بەڵام هەستان بە هەڵبژاردننی ئەم بەڵگانە. ئێمە کە توانیمان ئەم بەڵگانە بکەینە ئەوەی کە بکرێت بە فیلمێک، چۆن لە ڕێگەی کۆمەڵی کەسەوە چەند کەسێکەوە کە کتێبیان هەیە لەسەر مێژووی کورد، لەسەر یعنی مێژووی کورد لە ناو کوردستانە و هەروە لە دەروی کوردستانە، من توانیم ئەم کتێبانە بێنمەوە و سەرچاوانە سەر لە نوێ بە خوێندنەوە بێ و بە گەڕان بە دوایە بێ و بە ئەرشیفاتێکی زۆر بێ کۆم کردەوە. بڕیاری ئەوەمە کە فیلمێکی بەڵگەیی دروستکەم کە هەموو نەتەوەکەی من کە کووردە سوودی لێ وەرگرن، کە بزان چەندین ملیۆن کورد لە وڵاتەیە هەیە بەپێی سەرچاوە، یعنی ئەو سەرچاوانەی کە تا بەهەڵا نەچووم کە زۆر ڕاست نییە 4 ملیۆن بۆ 4 ملیۆن و 500 هزار کورد لە وڵاتی میسر نیشتەجێ. ئەم کوردانە لە سەردەمی فەراعینەکانەوە، لە سەردەمی ئەخناتونەوە، لە ڕێی نفرتیتیەوە، نفرتیتی کە ئەمیرەیەکی وڵاتی میتانیەکان بووە، دەوڵەتی میتانیەکان بووە، دەوڵەتی میتانیەکان کە سەرچاوی گرتووە لە منتیقەی سووریا ئێستا و عێراق و هەروە بەشێکی تورکیا. لەوێەوە لە ڕێی زەواجێکەوە چۆتە وڵاتی میسر کە بە وڵاتی میسری کۆن بەناوبانگ بووە. لەوێ هاوسەرگیریەکی کردووە و چەندها هەزار کەنیسک و خزمەتکار لەگەڵ یا هاتوونەتە ئەوێ. ئەمە بەشێک بووە کە لەوەی کە کورد کۆچی کردووە بەرەو وڵاتە. پاشان لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیەوە لە 1151 سەلاحەدینی ئەیوبی کاتێک کە ئەوێت یعنی دەوڵەتی ئیسلامی لە ڕێی شیعەکان پاکاتەوە بیکاتە وڵاتێکی سونی، هاتوۆتە ئەوەی کە شەڕی لەگەڵ فاتمەکانە کردو کە لەوێ نیشتەجێ مجموعە کوردی زۆری لەگەڵا بوو کە لەوێ ماوەتەوە. دواتر لە سەردەمی عوسمانیەکانە کە محەممەد عەلی پاشایە کە ما هەمووی یعنی میسرەکان زۆر شانازی بەم کەسایەتیەوەکەن، بەڵام ئەم کەسایەتیە ئەسڵی کووردە. محەممەد عەلی پاشا ئەسڵی کووردە. ئەمەش میسرەکان ئەڵێن کە ئەم کەسایەتیانی کە وەکو نفرتیتی هەم سەلاحەدینی ئەیوبی هەم محەممەد عەلی پاشا
مؤسسی دەوڵەتی میسری بوون ئەو دەوڵەتی میسری کە ئێستا میسر شانازی پێوە ئاکات. ئەم مێژووە ئەمە سەرچاوە کۆنەکان پێم بۆمان باسەکەن. زۆر سپاس کاکژێ کامل بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ جەنابیشتان. دیمەنەکان چەند بە ئازار بن دەبن بە مێژوو، بەڵام مێژوویەک کە کاڵ نابێتەوە و لە یاد ناچێت. ڕەنگە زوربەمان بە مناڵی تیرێکمان هاویشت بێت، لەوانەیە بەر نیشانەکەش نەکەوت بێت. ئەو پیاوە ئوردونیا دەزڕەنجینە هەر لە منداڵیەوە سەرقاڵی دروستکردنی تیرروکەوانە. ئێستاش کردوێتی بەکارداری و هەوادارێکی باشی بۆ خۆی دروست کردووە. دەماکو ئوسامە خودایڕاتی 27 ساڵی پشتی 3 ساڵان ji derçûna xwe neşiya بۆ karekî wek wendaziyarê elektrîkê peyda biket ev zivirê pîşa xwe zarokîniyê da ku te bara jiyana xwe biket. ئەم ji darên zeytûnê û ji darên bahîvê çêdikên gel derbasbûna demê pêşketin çêbûye şarezayiyek bilind û giring pêk hatiye. Kîvanjenî êdî gelek bûye pîşeyî. Usame her ji bicîkatiya xwe fêrî drûstkirina kîvanan bibû. Ew ê biryarda ku şiyanên xwe yên drûstkirina kîvanan baştir biket û bifrûşte hecegerên nêçîrê. أغلب زبايني ناس هو في مغامرات هو Piraniya bikirên min hez ji rîskê û derketina nava siruştî dikin. Piraniya wan hez ji nêçîra teyran dikin û hez dikin ku li derveyî malan li çûlê li deşt û leylanan binvin. Li destpêkê de ew ê mal dest bi karî kir. Lê piştî karê wî berfireh bû dukanek vekir da ku kivanan lê çêket û bifirûşît. Çêkirina her kivanekî nêzîkî 10 roj pê çin da ku bi dimahî bihêt. وەکو ئامێرێک ji bo xemlandinê yan jî ji bo nêçîrkirinê bêtevkarînan. التوازن هي أكثر عملية حساسية. Hevsengî karê herî hestiyara ji ber ku her pirzgirêkek di hevsengiyê de çê bibe wî çaxî kevan dê bi duristî xwar nebe. Li gorî beşê amarên Urdun, rêja bêkariyê geştiye 24.8 salê piştî çarêka duê ji sala 2021 û ev rêja di nava xwendkarên xidan bawername da pitir e ku geştiye 31.1 salê. ولحد الآن يعني مش ملاقي شغل كمهندس كهرباء وفعليا مش ملاقي شغل. Ez neşiyam wekî endaziyarek elektrîkê karekî bibînim da ku şiyanên xwe li ser tiştê ku min bû xwendî pêş bêxim. Spas bû Xwedê ez vegerîme ser pîşeya xwe ya zarokiyê ya çêkirina kevanan û ez tê dayê zîrek bûm. Ji ber vê yekê min şiyanên xwe pêş xistin ji bo ku li seranserî Urdunê kevanên profesyonel çê bikim. Usame tenê ji ber ku neşiya bû çikaran peyda biket ew ê dest bi çêkirina kivanan kir. Lê nûke armanca wî ew e ku vê pîşeyê li seranserî Urdun belav biket û ev ê pîşeyê harî wî kiriye ku kîrtir hizrên xwe biket û saxlemiya wî ya daronî jî çêdir kiriye. جلوبەرگی کوردی خاوەن تایبەتمەندێکی هەمەڕەنگە و سیمای ناوچە جیاوازەکانی کوردستان و هەمەچەشنی کولتوری کوردەواری وای کردووە هەر ناوچە و جلوبەرگێکی تایبەت بە خۆیان هەبێت ساڵانە و لە مانگی 3 و 5دا چەندین فیستیڤاڵ و ئاهەنگ بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی گوندەکان و بۆنە نەتەوایەتیەکان ڕێکدەخرێت. فەرهەنگ بەشێکی زیندووی شارستانیەتە. جلوبەرگ و تایبەتمەندیەکانی گەلێک جار خاڵی دیار و یەکلاکردنەوەی شوناس و فەرهەنگی گەلەکانن لە یەکتری لەگەڵەوەی ئێستا تەنها لە بۆنە و مەراسیمەکاندا زیاتر لە هەرێمی کوردستان دەپۆشێن بەڵام شێواز و تایبەتمەندی جلوبەرگ ماون
لە هەورامان جلوبەرگی هەورامان بۆ پیاوان و خانمان خاوەن تایبەتمەندی خۆیان و ئێستاش هەردەپۆشرێن. ئەم جلانەی کە ئێستا من لە بەرمایە ئەمە جلی تایبەتە بە ناوچەی هەورامان هەر لە جلوبەرگەکەی لە کوڵە باڵەکەی لە کلاش و لە پشتێن و تەواوی پێداویستەکان کە بۆ کەسێکی هەورامی لەبەری بکات سەرجەمیان لە ناوچەی هەورامان بەدەستی وەستا دەست ڕەنگینەکانی هەورامان دروستکراون هەر هەمویان لە چنین و لە دروستکردنا تایبەتمەندی ناوچەی هەورامانی پێوەیە. خانمان دەڵێن جلوبەرگەکەمان ناسنامەمانە و خاڵی جیاکەرەوەمانە لەگەڵ نەتەوەکانی دیکە، بەڵام کۆرۆنا و قێرانی دارایی و دۆخی ئێستا وای کردووە کەمتر جلوبەرگەکەی ئێستا بپۆشن. ئێمە وەکو هەموو نەتەوەیەک خاوەنی ڕسەنایەت و جلوبەرگی خۆمانین. من وەکو کوردێک پێخۆشحاڵم کاجلی کوردی ئەپۆشم، بەڵام بە بەراورد بە ساڵانی کە جلی کوردی کەمتر بەکارەهێنرێت، ئەویش بەهۆی ئەو بارودۆخەدارایی کە کوردستان تی کەوتووە. پیاوان و خانمان ئاماژە بە تایبەتمەندی جلوبەرگەکە دەدەن و دەڵێن گۆڕانکاری زۆر لە جلوبەرگەکە کراوە، بەڵام نوێترین گۆڕانکاریەکان ئەوەیە لەسەر دیزاینە کۆنەکان دروست دەکرێنەوە و دەگەڕێنەوە بۆ شێوازی کۆن. نوعی جلی کوردی زۆر قاتی شاڵ هەیە، براخانیە، ستارخانیە، کەتافی هەیە، نیویەخە هەیە، هێلک و ئاڵیناالەوە هەیە پشتێنە بەسی گرێگرەکان. یەک دوو ساڵە باشترە لە چاو ساڵەکانی ڕابردووە و جلی کوردی ڕستەنایەتی خۆی پاراستەوە، بەڵام ساڵەکانی ڕابردووتر بە شێوازە جلی کوردیان تێکا بوو کە هەر لە جلی کوردی ناچوو و هەروەها من خۆم زۆر مرتاحەمە کوتیشم بە جلی کوردی زۆر کات لەبەرێتم. لە هەرێمی کوردستان هەموو ساڵێک ڕۆژێک بۆ جلی کوردی دیاری کراوە. لەو ڕۆژەدا توێژە جیاوازەکان جلوبەرگەکە زیاتر دەپۆشن، بە چالاکی جۆرا و جۆریش ڕۆژەکە بەرز ڕادەگرن. من سافی ئەفراسیە بووکو خوێندکارێک ئەم ساڵ لەگەڵ هاوڕەکان پێمان باش بوو بەشداری ڕۆژی جلی کوردی بکەین و ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزە بۆ گەلی کورد کە هەموو کوردێک پێویستەکان لەم ڕۆژەیە جلی کوردی و جلی ڕەسەن بپۆشێ، بەڵام ئێستا توان بڵێن بە بەراورد بەجاران جلی کوردی زۆر کەم بۆتەوە و گۆڕانکارێکی زۆر لە شێوازەکانی کراوە کە بەڵام ئێستا باش ئەتوان بڵێن کەمێک براوەتە سەر کللتورەکەی کۆن کە ئەوە مای دڵخۆشیە کە کڵاو زۆر و کۆڵوانە هاتوێتەوە، بەڵام ماوەیەک زۆر دەستکاری کرا بوو. لە مانگی سێدا جگە لە ئاهەنگەکانی نەورۆز هاوکات گوندەکان ڕۆژێک دیاری دەکەن، ئەو ڕۆژە بەگەڕانەوە بۆ ڕەسەنایەتی و کەلتوری کۆنی کوردەواری زیندوو دەکەنەوە. لە مانگی 3 بۆ 5دا چەندین ئاهەنگ و فێستیڤاڵ بۆ گوندەکان ڕێک دەخرێن کە دیارترین خاڵی فستیڤاڵ و ڕۆژەکان ئەوەیە هەمووان جلوبەرگی کوردی دەپۆشن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. پیانۆژەنێک بە شێوازێکی تەواو کلاسیکی لە کۆنسێرتی لیلی دووبارە ڕۆح دەکاتەوە بەبەری نمایشەکەدا. ئەم نمایشە هەوڵێکی جیاوازە بۆ نێوکردنەوە و هەماهەنگی هاوبەش لە کارێکی هونەری ناوازەدا. فەرمون لەگەڵ ئەم راپۆرتە لە فەڕەنساوە. سۆفیان پامارد پیانۆژەنێکی فەرەنسی تەمەن 31 ساڵە کە ئیستا لە پاریسە و بۆ خەڵقی فەرەنسا بەشکاندنی کۆدی پیانۆی کلاسیک ناسراوە. لە بنەڕەتدا باپیری لە مەغریبەوە هاتۆتە فەرەنساوە. Et donc il est venu, il y a donné sa vie. ئەو هاتە فەڕەنسا و ژیانی خۆی لە کانەکانی باکووری فەڕەنسا بردە سەر. بۆ شێوەیە دەستمان پێکرد و من لەم ڕۆدا دەرفەتی گەشە سەندم هەیە لە ڕێ پیانۆوە، بەڵام هەرگیز بیرم ناچێتەوە کە خێزانەکەم لە شوێنێکەوە دەستیان پێکردووە. سۆفیان لە منداڵیەوە فێری پیانۆژەنین بووە. دەڵێت کە دایکی هاندەری بووە و ویستوێتی منداڵەکانی فێری مۆسیقا ببن. Je suis rentré au conservatoire à l'âge de 6 ans. کاتێک تەمەنم 6 ساڵ بوو چوومە ناو پەیمانگای موسیقاوە. لەو دەمەوە دایکم بە پەیمانگای لیلی بۆ مۆسیقاتیە پەڕی کە کاریگەری هەبووە لەسەری. بە خۆی گوت ڕۆژێک منداڵەکانم لەوێدا دەنێم، چونکە ئەو هەستێکی هەبوو کە دەستگایەکی گەورە و مەزنا هەر بۆیە من یەکەم جار وەک کوڕە گەورەکەی چوو. پاشان براکەم بۆ پیانۆژەنین، هەروەها خوشکەکەم لە کەمانچەژەنیندا. بنەماڵەی پامارد بەشێکی گەورەی پەیمانگای لیلی بۆ مۆسیقا پێک دێنن. پیانۆژەنینی سۆفیان جیاوازە لە پیانۆژەنەکانی تر. ئەو سەرەتا لەسەر کۆدی کلاسیکی پیانۆ فێر بووە.
لە پاڵ گۆرانی بێژەکانی ڕاب گەشەی کردووە، بەڵام دواتر بە 2 ئەلبومی پیانۆ ناودار بووە. بەتەنیا نمایشی پیانۆی دەست پێ کردووە لەسەر شانۆی ئۆرکسترا دی کاپیتۆل کە شوێنی سەرەکی ئۆپرا و بالێیە و لە ساڵی 1936ەوە دروستکراوە. Mais j'avais la chance d'accompagner mes parents dans leur taf. حەزم لە موسیقا کە هەندێک سەمای تێدا هەیە و من زۆر حەزم لە تانگۆیە، هەروەها فلامینکۆ لەلایەن واڵتەزەوە، ئاوازەکانی کە تۆزێک جموجۆڵیان تێدایە. سۆفیان شێوەی ژەنینی مۆسیقای کلاسیکی گۆڕیوە بە شێوەیەک کە ئامادەبوانی کۆنسەرتەکانی بەلای خۆیدا بە تەواوی ڕادەکێشێت. نمایشێکی زۆر سەرسوورهێنەر بوو. وا هەستم کرد کە چیرۆکێکت بۆ باز بکات، تۆ بە هەموو ساتەکانی نمایشەکەی دەبەسرێتەوە. دەتەوێت بزانیت دواتر چی ڕوەدا، تەنانەت ئەگەر گۆرانیەکەش لەبەر بێت. ئەو وەک پیانۆژەنێکی بەناوبانگە لە ڕاپی فەرەنسادا کە چەندین جار بەشداری لەگەڵ ڕاپەرە فەرەنسیا بەناوبانگەکاندا کردووە، بۆیە هەوادارێکی زۆری هەیە. ئەو ڕاستی کە ئەو قسە ناکات، تەنها لە ڕێی پیانۆوە قسە دەکات. دەبینیت کە دەیەوێت شتێکی جیاواز لە پیانۆ لە مۆسیقای کلاسیکدا بخڵقێنێت. هەروەها کاتێک کە ڕتمە جیاوازەکان تێکەڵ دەکات لەگەڵ ڕاپەرەکان، دەبینیت کە هەوڵی تێک هەڵکردنی جۆرە جیاوازەکان دەدات. بۆیە پێم وایە بینرانی هەمە چەشنی هەیە. سۆفیان لە ساڵی 2019دا 2 میدالیەی زێڕی بەدەستهێناوە لە دوای ئەلبومی بەناوی پلانت گۆلد یا حەسارەی زێڕین کە 18 تراکی پیانۆژەنینی خۆیەتی لە دەوروبەری شەنی جیاوازدا لە سەرانسەری جیهاندا بڵاو بووە، لەسەر ئاستێکی جیهانیش بەناوبانگی دەرکردووە. جێن کامپیۆن بەرهەمهێنەری بە ئەزمموی فیلمی هەفتەی ڕابردوو لە خەڵاتی هولود باشترین خەڵاتەکانی هەڵبژاردەی ڕەخنەگرانی وەرگرت و خەڵاتی فیلمەکەش تەنیا چەند ڕۆژێک پێش دەستپێکردنی دەنگدانی ئۆسکار لە ڕۆژی پێنجشەمەوە دێت. خۆی بۆ خەڵاتی گەورەی هولودیش ئامادە کردووە لە 27 مانگی سێدا دابەش دەکرێت. جین کامپیۆن لە کۆتایی حوتودا لە وەرزی خەڵاتەکانی هالیوود خەڵاتی هەرەبەرزی لە ڕۆژی یەکشەممە پێدرا کە سەبارەت بە ژیانی ڕاستەخێنەی نووسەرەکەیەتی. خەڵاتی ئەو فیلمە چەند ڕۆژ پێش دەستپێکردنی دەنگ وەرگرتنی ئۆسکار لە ڕۆژی پێنجشەممەدا دێ کە تێیدا بۆنەی گەورەی خەڵاتەکانی ئۆسکار لە 27 مانگی سێدا ئەنجام دەدرێت. کامپیۆن گەلێک خۆشحاڵ بوو کە خەڵک توانیوێتی لە فیلمەکە تێبگەن. شتێک کە بۆ من زۆر جێگای سەر سوڕمانە ئەوەیە کە خەڵک چەندە بەقوڵی لە فیلمەکە تێگەیشتون و لە ئاڵۆزی و هەروەها خۆنواندنی هونەرمەندەکان و خودی داستانەکە چێژیان وەرگرتووە. نێوەڕۆکی فیلمەکە درامایە و سایکۆلۆژی ڕۆژاوایی دەگەێنێت کە خۆی لەسەر بناغی ڕۆمانێکە کە لە ساڵی 1967 زاینیدا نووسراوە. هەڵبەت ئەو فلیمە هەمیشە ئەو مانایە دەگەیەنێت کە سەبارەت بە بنەماکان و ڕوانگەی ئەوانە و بەقوڵی لیان تێبگەی. پێم وایە پەیامی تێدان کە ڕەنگە لەبارەی مەسەلەی هەبوونی پەیوەدی لە هەر کەسێکدا بەدی بکرێت. ئاخۆ دەکرێت چۆن نێوانیان چاگی یا خراپ بێت و دیارە میوزیکەکەشی کە هی مانوێل میراندایە سەرنجڕاکێشە. ماریا پێوە ئەوان وەک سینەماکار ئەرچێکی گرنگیان لەسەرشانە کە خەڵک لە ڕووداوەکانی ئێستای جیهان ئاگادار بکەنەوە هەرچەندە شتاڵ و ناخۆش بن. بۆ ئێمە وەک خەڵکێک کە کاری فیلم و شانۆ دەکەین زۆر گرینگە سەبارەت بە جێگاکانی وەک ئۆکرانیا و شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا باس بکەین کە ئێستا ڕوودەدات، هەروەها سەبارەت بە خەڵکی ئۆکرانیا و رووسیا لەسەر قارەمانەتی خەڵکی ئۆکرانیا بدوێن کە چەندەش دەتوانین پشتیوانیان لێ بکەین. دەبێت ئێمە و قارەمانەتی بە خەڵک بگەێنین سەبارەت بە ورەیان و سەبارەت بە داخوازیەکانیان کە دیموکراسی و سەربەخۆییە و بۆ من جێگەی باوەڕ نییە کە لە چرخی 21دا ئاماژە بەو شتانە دەکەین. ئەو سینەماکارە هەرچەند لە پێشدا نێوەڕۆکی فیلمەکەی بۆ ئاشنا نەبوو، بەڵام دەڵێت زۆر گرنگە ئەو داستانانی تەنانەت کۆن بوونە بیان هێنە سەر سەکۆی نەمایشکردن. کاتێک یەکەم جار وەک پرۆژەیەک و وەک نەخشەیەک پێم گەیشت، هیچ ڕوانگەیەکم سەبارەت بە نادادپەروەری نەبوو. بیرم کردەوە کە ئەمە شتێکە کە دەبێت دەست بەجێ ببم بە بەشێک لەو پرۆژەیە. کاتێک دەتوانین شتێک بخەینە سەر ئەو داستانانەی کە لە بیر چوونەتەوە و بەڕاستی گرنگن، پێم وایە هەمیشە زۆر کارێکی گرنگە کە ببی بەشێک لەو فیلمانەی دەبنە خوڵقێنەر. کامپیۆن لە دەمێکدا لە پێش کۆمەڵک لە دەرهێنەرانی پیاوەدا قسەی دەکرد وێ ڕای سپاسکردن لە خەڵاتەکە کوتی
ئەمە ئێستا وەک دایکە گەورەی جوڵانەوەی خانمان لە فیلماندا، بەڵام هێشتاش هەر لێرە. تەکنۆلژیای نوێ وردبوونەوەی لە وێنەکان و وێنەی دروستکراوی کەسەکان هەوڵێکی دیکەیە بۆ سازکردنی فیلم بە زمانە جیاوازەکانی دنیا. بڕوانە چه هەوڵێکی جیاواز بەڕێوەیە. مرۆڤ çawa filmekî bi zimanekî din kêr hatî bike bi dahan salanê ku tenê du rêk hene jêrnivîs yan jî dublaj. Gelek kes dijî temaşekirina filmên bi jêrnivîsin ji ber ku dikare bala mirov ji filmê dûr bixe. û dublaj ya ku şûna diyaloga filmekî digire. Lê bi gelemperî di dublajê de tevgerên dev bi peyvên ku xaşo daxifin re hevsengiyê nakin. Dema ku derhener skatman jî cara yekê dublaja biyanî ya filmekî ku wî çêkiribû dît matmayî ma. برنگێکی من هەست بە ماتمایین و وێرانیە کێریش بەر و من دیکانێ ئەو چ قاس جودا بوو. Vê pirsgirêkê derfet daye men ku ew hizra çareseriyek teknolojik bike. Ew hev avakarê Flowless e, kompaniyeke ku bo guherîna dijital ya rûyên di filman de bernamên kompîteran bikartîne da ku bi peyvên nû re hevseng bin. سیستەم wê bi nêrînek pir horgilî werdigire û dizane ew ê çawan bi kesayetiyek taybet re biaxive. Kompaniyekê din dîpdap jî heman bernaman bikartîne ku di wergerê de dengê lîstikvanê orjinal hevdem pêk were. Ji bo ku em modela dengdayînê biafirînin tenê nimûneyek ji 2 û 5 deqîqeyan ya ji dengên hunermendan pêwîst e. Teknolojiyên nû sozê didin ku rêkên xurtkirina bo çareseriya sînorên zimanî xebatên xwe zûtir bikin. Ji ber ku di vê qadê de daxwazeke pir mezin heye. Lê di vê peyva joyê de xeta di navbera mirov û meşînan de nezelalbûna xwe hîn jî didomîne. هەڵبەستوان و ڕۆماننووسی نێجیری بێن ئۆکری دەڵێت ڕەسەنترین شتی ئێمە توانستی داهێنان و زاڵبوون و بەرگەگرتن و گۆڕان و خۆشەویستیە و دەبێت گەورەتر بین لە ئازارەکانمان تا زایاڵەیەکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.